تا چەند مانگێک پێش ئێستا ئێرە بە نیشتیمانی نەورەسەکان ناودەبرا بەهۆی بوونی هەزاران باڵندەی نەورەس کە هێلانەیان تێدا دروست کردبوو. دوای زیادبوونی ئاوی بەنداوی دوکان دۆخی نەورەسەکان بەم جۆرەیە هەندێکیان بۆ قەراق ئاوی بەنداوەکە و چەند شوێنی دیکە پەراگەندە بوون. هەندێکی تریشیان بە دووری 1 کیلۆمەتر لە نیشتیمانەکەیان کە ژێر ئاو کەوتووە چاوەڕوانی کەمبوونەوەی ئاوی بەنداوی دوکانن بۆ ئەوەی بچنەوە نیشتیمان. ئێستا نەورەسەکان هەم دابەش بوون بەسەر چەند شوێنێکدا و هەم ژمارەشیان کەم بۆتەوە. بەشێک لە خەڵکی ناوچەکە و چالاکوانانی ژینگەش هۆشداری دەدەن لە کۆچکردنی یەکجاری نەورەسەکان، ئەوەش بەهۆی ژێر ئاوکەوتنی گردی دووگتکان کە بە نیشتیمانی نەورەسەکان ناودەبرا و چەندین ساڵ بوو کردبوویانە هێلانەی خۆیان. وەژای نەورەسەکان تەبیعەتێکیان هەیە لەگەڵ مرۆڤەکان زۆر گونجاون و یەکێ لەگەڵ سروشت هەم لەگەڵ مرۆڤ، بەڵام بەداخەوە ئەم ساڵ لەبەر ئەوەی کە ناوچەکان لێ تێکچۆ بەهۆی کارەساتە سروشتەکان یاخود بەهۆی زۆربوونی ڕێژەی بارانبارین ئەمان نەیانتوانین ناوچەی خۆیاندا بمێننەوە بەهۆی هەڵکشانی ئاستی ئاو. ساڵانە لە مانجی ئایاردا نەورەسەکان وەرزی بێچووکردنیانە. ئێستاش ئەو کاتە نزیک بۆتەوە، بەڵام وەک چالاکانی ژینگە و پاراستنی ئاژەڵ و باڵندەکان باسی دەکەن پێناچێت ئەم ساڵ ژمارەیان زیاد ببێت بەهۆی ئاوارەبوونی نەورەسەکانەوە لە شوێن و هێلانەی خۆیان کە لە شێوەی دوورگەیەکی بچووکدا لە ناوەڕاستی بەنداوی دوکاندا هەڵکەوتە بوو. کە زەر و زیان بەر باڵندە وڵانەکان نەکەوێت، نووسراوێکمان گشتانێکمان پێکرد بۆ تەواوی بەش و بنکەکانمان بۆ ئەوەی زیان بە لانە و بێچۆکان نەگات، بۆ پاراستنیان لە کاتی لانەدانان و بەچە هەڵهێنان هەم لە ڕووی ڕاگەیان و هەم لە گەشت و گوزارەوە خەڵکمان قەدەغە کردو بۆ هاتوچۆکردن بۆ ناویان. نەورەسەکان کە گۆشتیان ناخورێت، ڕەنجیان سپیە و دەتوانن 32 ساڵ بژین، لە کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەمریکا بەربڵاون. خواردنی سەرەکیان ماسیە. ئەیوەرتی NRT ڕانیە.